تیپی خوا شاڵ ساڵانیانی هەولێر تاکە تیپی یانەکەیە لە ڕکابەریەکانی خولەکانی ئاستی تەمەنیەکانی عێراق ماوەتەوە و لە یاری گەڕانەوەی قۆناغی 16 پێشوازی لە حوسێن کردووە. لە یاری چوون هەردوو تیپ بە 2 گۆڵ یەکسان بووبوون، هەر بۆیە تەنها سەرکەوتن دەیگەیاندن با قۆناغی چارەجی کۆتایی. لانیوە یەکەم هەولێر یاریەکی تاکنایانەی کرد، بەڵام نەیتوانی سوود لە دەرفەتەکان ببینێت و بە گۆڵ بگات. نیوە یەکەم بە ئەنجامێکی سپی کۆتایی هات. لانیوەی دووەم هەمان سیناریۆی نیوە یەکەم دووبارە بیەوە. تازە پێگەیشتوەکانی هەولێر هەوڵەکانیان چڕ کردەوە تاوەکو بە گۆڵێک پێش بکەون، بەڵام یاریزانانی حوسێن بەرگریەکی پتەویان دەکرد. دوجار لە کۆتا ساتەکانی یاری ڕەوەند کارزان بربەستی یەکسانی شکاند و نەیهێشت یاری بچێتە لێدانەکانی یەکلاکەرەوە لە خاڵی سزا و یانەکەی بەرەو سەرکەوتن بێت. الحمدلله توانیمان لە قۆناغی 16 بەسەرکەوتین بە قۆناغی 8 ئەوەش فۆزی خوایە. طبعا ئەمە ئاستە لە شۆت یەکەم ئاستە باشمان پێشکەش نەکرد، بەڵام الحمدلله توانیمان لە شۆتی دووەم ئاستە باش پێشکەشکەین و لە کۆتا خولەکان گۆڵ تۆمارکەین. الحمدلله توانیمان بگەینە قۆناغی 8. الحمدلله ئامانجمان دیارە ئامانجمان دیارە بردنەوەی نازناوەکەیە. ئینشاءالله دەشیکەین. الحمدلله توانیمانەوە گەمێ بینەوە، گەمەچ بەچێش بوو، حسێنیش فەریقەشی زۆر باش بوو. الحمدلله توانیمان لە کۆتا سارەکان گۆلی بکەین. الحمدلله فەزی خۆیان سپاسی ستافەکانێکی کاپتوریا سپاسین گۆش دەکەین کامە دەبوون سپاس و جمهورە دەکەین هەموو هاتینا ڕاست بۆ بارانە بەو جەوە وڵای ئینشاءالله لە بیدایەتەوە ئامانجمانەوە بگەینە نیا ئینشاءالله تەنیا ڕانەوەستین ئینشاءالله. بەم شێوەیەتی پیخوا شاڵ ساڵانیانەی هەولێر گەیشتە قۆناغی چارەجی کۆتایی. لە دوو یاری چوون و هاتن ڕوبەڕووی مووسڵ دەبێتەوە. یاری یەکەم لە مووسڵ دەبێت و یاری گەڕانەوەش لە هەولێر. حسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.